پرۆژەی بەرزەپردی دەروازەی سۆران کە کاراسانی دەکات بۆ تێپەڕبوونی ترێلەکانی دەروازەی حاجی ئۆمەران بەناو سۆراندا و سیمایەکی دیکە بە شاری سۆران دەبەخشێت. پرۆژەی جووسایدی هۆڵی بۆنەکان بە تەواوکردنی ئەو پرۆژەیە هەردووبەری سۆران بەیەک دەبەستێتەوە و کێشەی جەنجاڵی هاتوچۆی ناوسەنتەری شار چارەسەر دەبێت. هەردوو پرۆژەکە بە گوژمەی 100 ملیار دینار لەلایەن کاڤین گروپ جێبەجێ دەکرێن و بەخرێنە خزمەتی هاوڵاتیان. پرۆژەی پارکی نیشتیمانی سۆران یەکێکە لە داخوازیەکانی خەڵکی سۆران لەلایەن ڕێزدار مەسرور بارزانی ڕەزامەندی لەسەر دراوە و بە گوژمەی 25 ملیار دینار بەردی بناخەی دادەنرێت و ڕاستەوخۆ لەلایەن ئیدارەی سۆرانەوە جێبەجێ دەکرێت. پارکی ناوشار کە پێک دێت لە پارک و مۆڵێکی مامناوەند بە ستانداردی جیهانی، گەراجی وەستانی ئۆتۆمبیل و کتێبخانە و شوێنی بۆنە و هۆڵی وەرزشی و چەندین خزمەتگوزاری تر بە گوژمەی 15 ملیار دینار ڕاستەوخۆ لەلایەن ئیدارەی سەربەخۆی سۆرانەوە جێبەجێ دەکرێت. هەردوو پرۆژەکە بە گوژمەی 40 ملیار دینار لەلایەن ئیدارەی سەربەخۆی سۆرانەوە جێبەجێ دەکرێت. بە تەواوکردنی ئەم دوو پرۆژەیە ڕێژەی سەوزایی لە سۆران زیاد دەکات و شوێن و هەڵبژاردەی چالاکی بۆ هاوڵاتیان زیاد دەکات.